پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام السواك مطهرة للفم ومرضاة للرب، يعني سیواکردن دەمودگانت پاکەکاتەوە. لەگەڵ ئەوەشا ئەمەی ئەخیری بەشی ئەخیری مەرضاة للرب، ئەگەرەتەوێ خوای تەعالە لێت ڕازی بێ سیواک بەکاربێنە. چی تێچێت؟ خۆ زۆر گران نییە. ئایا کەس لە ئێوە حەز ناکات بە 1000 دینار خوای گەورە لێ خۆش بێت، لێ ڕازی بێت، ئەجر و پاداشتی بداتەوە؟ هەمومان لەوانەیە پارەی زۆرمان سەرف کرێ بەناو مزگەوتە بە سەدەها هەزارەها پارەمان سەرف کرد بێ لە مەشروعی خەیریە، بەڵام سێرەکەی بە چاوێ سووک سێر سیواکەکرێت. بۆیە ئەگەر بێت و تەماشای زۆرێک لە نوێژ خوێنەکان بکەیت بە ئیمامشەوە زۆر جا کەم تەرخەمیش لە ئێمە هەیە حەقیقەتەن جاری واسێرەکە سیواکە تەواو بێ نایکڕیتەوە بە 1000 دینار، لەوانەیە مانگی 2 سیواک بەشت بکات. 1000 دینار زۆر نییە، تۆ ڕۆژانە 1000 نادێ دەست مناڵەکەت، بەڵکو مناڵی وایە ڕۆژی 5000 خەرجەکات. تۆ بە 1000 دینار دەتوانی خوای تەعالە لە خۆت ڕازی بکەیت. السواك مرضاة للرب،